لە ڕاستیەوە بۆ چەند مانگێکە چێ بایکۆت لە سنووری شاری چەمچەماڵ بەردەوامە بەڵام بەداخەوە هەتا ئێستاشی لەگەڵا بێ حکوومەتی هەرێمی کوردستان و بەتابەتی وەزارەتی پەروەردە تا ئێستا هیچ وەڵامێکی دڵخۆشکەران بە مامۆستایان نەداوە هەر بۆیە لێرەیە ئەبینین و ئەمڕۆکە ژمارێکی زۆر لە مامۆستانی سنوورەکە گرتبوونیان ئەنجام داوە و بەڵێنی ئەوەیاندا کە بەردەوام بن لە بایکۆتکردنی ناوەندەکانی خوێندن هەتاوەکو بە مافە یاسایی و شەرعەکانی خۆیانەگەن. ئێمە لێرە ئەوە ڕاگەێنین ئەوە ئەدەین بەگوێی ئەو کەسانەیە کە بەرپرسن لەسەر ئەم وەزعە ئەڵێن کە ئێوە ئەوادن بە چاوی ئێمەیەکە ئەبێ فۆرمێک پڕ بکرێتەوە ئەگەر فۆرمە پڕ نەکرێت و ئیجراءاتی کارگەڕی یاساییەک دێتە بەر ئێمە ئەڵێن ئەو شتانە کار ناکاتە سەر ئێمە داوای مافی خۆمانەکەین هەتا مافی خۆشمان بەدەستنێنین ناتوانین لەو بڕارە پاشگەز بینەوە چونکی ئەگەر لە حاڵەتێکا لەو بڕارە پاشگەز بینەوە یعنی وەکو چۆن ئەو مامۆستا بەڕێزەوتی وەک وایە بە ڕۆژوو بیت و لە بانگی ئەسرا ببێ هیچ عسرێک ڕۆژەکەت بشکێنی.